سڵاوتان لێبێت. وەکو ئاگادارن پێشتریش ڕێکلاممان بۆ ئەم کەناڵە کرد و ڕێژەیەکی باشی سبسکرایبمان بۆی زیاد کرد. هەروەها $50 خەڵاتیشمان بەسەر کەسە براوەکاندا دابەش کرد. ئێستاش دووبارە خەڵات دابەش دەکەین. هەرکات ئەم کەناڵە بگات بە 25,000 سبسکرایب ئەوە $6 دەکەینە خەڵات بۆ ئەو کەسانی کە سبسکرایبی کەناڵەکەی دەکەن و کەسی براوە دەتوانێت بە ئارەزووی خۆی هەر کارتێکی بوێت داوای بکات. و کەناڵەکەش تایبەتە بە باسکردنی مۆبایل و هەروەها خاڵی باش و لاوازی مۆبایلەکان. لینکی کەناڵەکەیم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیەدا داناوە. بۆیە ئەم هەلە لە دەستی خۆتان مەدەن و بسن سبسکرایبی کەناڵەکەی بکەن. ئەگەری هەیە تەنها بە 1 سبسکرایب تۆ ببیتە براوەی خەڵاتەکەمان. ڕوبەڕووبوونەوەی ئێران تەنها لەسەر کادوەستاوە و زۆر کاتیشی نەماوە. ئەم قسانە لەسەر زمانی وەزیری دارایی ئیسرائیل ئەڤیگدۆر لێبەرمان وتراوە کە وەزارەتەکەی بودجەیەکی بە بەهای 5 ملیار شێگڵ تەرخان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ناهێڵێت ئیسرائیل بە تەنها بچێتە نێو جەنگەکەوە. کارەکان بەردەوامن لەسەر پلانی هێرش بردن و 3 سیناریۆ هەیە بۆ هێرشەکە. نزیک لە کۆتایی هاتنی سەردەمی سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پلانی هێرشی سەربازیان بۆ سەر ئێران خستە سەرمێزی سەرۆکی وڵاتەکە و هەروەها واشنتۆن لە دەستپێکردنی جەنگەکە نزیک دەبووەوە و پلانەکە ئەنجام دەدرا ئەگەر نێوەندگیری جەنەڕاڵ مارک میڵی نەبوایە چونکە پلانەکەی پەک خست. ئەمەش لە راپۆرتێکدا هاتووە کە بەم دواییانە لە گۆڤاری نیویۆرکی ئەمریکی بڵاو کراوەتەوە و لەگەڵ ڕۆشتنی ترامپدا ئیسرائیل پلانی هێرشەکەی خستە ئەستۆی خۆی. بەڵام زۆر ئاساییە کە ویلایەتە یەکگرتووەکان لە ڕوبەڕووبوونەوەی ئێران یان تەنانەت لە لێدانی ئێراندا بە تەنها جێی ناهێڵێت و پێش ئەوەی بچینە وردەکاری و سیناریۆکانەوە بێگومان پێویستە بزانین ئایا ڕوبەڕووبوونەوەکە لە کاژمێری 0 نزیک بۆتەوە و مەبەست لە کاژمێری 0 کۆتایی هاتنی چارەسەری گفتوگۆی سیاسیە یان ئەوەی کە ئێران ئەوە ڕابگەێنێ کە خاوەنی بۆمبی ئەتۆمیە یان لەو بابەتە نزیک ببێتەوە و بەپێی ئەو زانیاریانی کە لە بەردەستدایە لە تارانەوە دەست پێ دەکەین کە محەممەد ئیسلامی وەک سەرۆکی ڕێکخراوی وزەی ئەتۆمی ئێران دیاری کرد و ئیبراهیم ڕئیسی وەکو سەرۆکی کۆماری ئێران دیاری کرد و حوسێن عەبدولهیان وەک وەزیری دەرەوە دیاری کرد و بە دیاریکراوی ئەم سێناوە پەیامێکی ئێرانن کە ئەوە دەگەێنن بابەتی سزاکان و بەردەوامیان چیتر بۆ تاران گرنگ نین. ئەویش بەپێی ئەو پەیوەستیەی سەرۆک و وەزیری دەرەوە بۆ ئەو سەربازگەی کە هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان گرنگی بە سزاکان نەداوە و تەنانەت هەبوونی بۆمبی ئەتۆمی خەونی ئەوان بوو و ئیسلامیش کە سەرۆکایەتی بەرنامەی ئەتۆمی ئێران دەکا بەرپرسی پێشووی پەیوەندیەکان بوو لەگەڵ پاکستان. ئەویش بۆ سوودوەرگرتن لە ئەزمموی ئەتۆمی ئەو وڵاتە. لەگەڵ هەموو ئەمانەدا ئیسلامی ڕایگەیاندووە کە وڵاتەکەی زیاتر لە 120 کیلۆگرام یۆرانیۆمی پیتێنراوی بەرهەمهێناوە کە بە ڕێژی 120 دیاری دەکرێت. ئەوەش زۆر لەو بڕە زیاترە کە بریکاری نێودەوڵەتی بۆ وزەی ئەتۆمی دیاری کردووە کە دەگاتە 84 کیلۆگرام و لەو بڕەش زیاترە کە بریکاری نێودەوڵەتی پێش 3 مانگ ڕایگەیاندە بوو کە دەگاتە 63 کیلۆگرام. ئەمە ژواتە هەموو ئەم بەڵگە و پەیمانەی ئێران ئەوە دەگەێنن کە تاران زۆر نزیکە لە بەرهەمهێنانی یەکەم بۆمبی ئەتۆمی خۆی. ئەی هەڵوێستی ڕۆژ ئاوا و ئیسرائیل چی دەبێت لەم بارەیەوە؟ سروشتیە ئەگەر پێشبینی بکەین کە ویلایەتە یەکگرتووەکان بە هەموو توانە و هەڵبژاردەکانی بەردەستیەوە ڕوبەڕووی ئێران و خەونە ناوەکیەکەی دەبێتەوە. یەکێک لەو بژاردانەش بژاردەی سەربازیە کە پێشتر دۆناڵد ترامپ خستبوویە بەرباز. ئەم ئاگەرە تەنانەت بە گۆڕانی حکومڕانانی کۆشکی سپیش هێشتا ماوە هەرچەندە تەنها لە ژوورە داخراوەکاندا باز دەکرێت و بەهێزترین سنتەری لێکۆڵینەوە کە ئەویش سنتەری لێکۆڵینەوە استراتیژی و نێودەوڵەتیەکانە یاخود بە جۆرێکی تر پێی دەڵێن CSIS کە بنکەکەی لە واشنتۆنە
لە کۆتا راپۆرتیدا ئەمەی ڕاگەیاندووە و دەستی کردووە بە ئامادەکاری بۆ چاودێریکردنی بارودۆخەکە. کۆتا راپۆرتیش راپۆرتێکی نوێ بوو بە ناونیشانی گەشە سندنی وزەی ناوەکی ئێران و کاردانەوەکانی لەسەر سیاسەتی ئەمریکا. نووسەرانی ئەم راپۆرتە داوای ئەوەیان کردووە کە کۆشتی سپی واز نەهێنێ لە مەترسیەکانی ڕوبەڕووبوونەوەی سەربازی لەگەڵ تاران. بەڵام تا ئێستا حکومڕانی ئەمریکا زۆر دیبلۆماسیانە مامەڵی لەگەڵ ئەم بابەتەدا کردووە و هێشتا مەودایەکی جێهێشتووە بۆ چارەسەری ئاشتیانە، بەڵام بەکارهێنانی هەڵبژاردەی سەربازیش بە دوور نازانێت و هێشتا وەک پێشنیارێک هێشتوێتەوە و دیارترین هاوپەیمانی ئەمریکا لە ناوچەکە و ئەو وڵاتی کە بەرنامەی ناوەکی ئێران یەکەمین و گەورەترین دوودڵی ئەوە. ڕووداوەکان لەوێ زۆر خێراتر هەنگاو دەنێن لە چاو واشنتۆنەوە. ڕۆژنامەی تامس ئۆف ئیسرائیل ڕاگەیەندراوێکی زۆر ڕوونی وەزیری دارەی ئەڤیدۆر لێبەرمانی بڵاو کردەوە کە تێیدا گوتیەتی ڕوبەڕووبوونەوەمان لەگەڵ ئێران تەنها لەسەر کات بەندە و کاتێکی زۆریشی نەماوە و لێبەرمان تاکە کەس نییە کە پێشبینی ڕوبەڕووبوونەوەی سەربازی لەگەڵ تاران بکات. بەپێی ڕاپرسیە کە لە ناوخۆی ئیسرائیل کراوە، سەدا 50 ئیسرائیلیەکان پێیان وایە پێویست بۆ حکوومەتەکەیان پێش چەندین ساڵ ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ ئێراندا ئەنجام بدایە، واتە هەر لە قۆناغەکانی سەرەتای گەشە سندنی بەرنامەی ناوەکی ئێران لە بری ئەوەی چاوەڕێی چارەسەر و گفتوگۆ بکە. سەرڕای هەموو ئەم ڕاگەیەندراوانە وەزیری دەرەوەی ئیسرائیل یائیر لەپید لە واشنتۆن ڕایگەیاند ئیسرائیل مافی خۆیەتی لە هەر ساتێکدا و بە هەر شێوەیەک بیەوێت مامەڵە بکە و هەروەها گوتیشی ئەمە نەک تەنها مافی ئێمەیە بەڵکو بەرپرسیارەتی ئێمەیە. دوای ئەمانە ژووتەکانی سەرۆکی حکوومەتی ئیسرائیل پێنەت دێت کە ئەویش گوتی جگە لە ڕێگەی ئاشتیانە چەندین ڕێگەی تر هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ بابەتی ناوەکی ئێران. لەگەڵ هەموو ئەمانەدا حکوومەتی ئیسرائیل بودجەیەکی بە بەهای 5 ملیار شێکل کە دەکاتێ 1.5 ملیار دۆلار تەرخان کردووە بۆ بەهێزکردنی تواناکانی، ئەویش بۆ بە ئامانزگرتنی بەرنامەی ناوەکی ئێران. ئەمەش لە ڕۆژنامەی تایمز ئۆف ئیسرائیل بڵاو کراوەتەوە. پاشان ڕۆژنامەی ئیسرائیل هەیەم باسی 3 پلان و سیناریۆی کردووە تا بە شێوەیەکی سەربازی مامەڵە لەگەڵ تاران بکرێت. ئەم پلانش پلانێکە لەگەڵ پلانە هاوشێوەکانی دەگونجێت کە لە واشنتۆنەوە دانراون. جا دەبێت چۆن هێرش بکرێتە سەر ئێران. بەپێی ئەوەی لە بەڕێوەبەرایەتیەکانی ئەمریکا و ئیسرائیل بڵاو دەکرێتەوە، پلانەکە بە 3 قۆناغ جێبەجێ دەکرێت کە هەر قۆناغێک تەواوکەری قۆناغەکەی ترە و لە هەمان کاتدا قۆناغێکە کە ڕەنگە بە جەنگ کۆتایی بێت، بەڵام ئەگەر قۆناغی یەکەم سەرکەوتوو بوو ئەوە واتە ڕوبەڕووبوونەوەکە کۆتایی دێت و ئەگەر تاران نەوەستا ئەوە قۆناغی دووەم دەست پێ دەکات. لە قۆناغی یەکەمدا جەخت لەسەر ئەوە دەکرێتەوە کە هیچ ڕوبەڕووبوونەوەیەکی گەورە ڕوونادات و تەنها بە زنجیرەیەک ڕوودا و ئەنجام دەدرێت وەکو کوشتنی نوێی سەرکردەکانیان و هێماکانی وزەی ناوەکی ئێران کۆتایی دێت لە ناوخۆدا. ئەمەش لەگەڵ زیادکردنی سەربازانی ئەمریکی لە ناوچەکەدا، ئەویش بە ئامانجی ترساندنی تاران و ئەگەر لە دۆخێکدا تاران بڕیاری وەڵامدانەوە بدات ئەوە سیناریۆی دووەم دەست پێ دەکات و ئەگەر لە دۆخێکدا ئێران بڕیار بدا لەسەر بەرنامە ناوەکیەکەی بەردەوام بێت و وەڵامی ئەم لێدانە دیاریکراوە بداتەوە، ئەوە واشنتۆن پەنا دەباتە بەر ئەنجومەنی ئاسایش بۆ چالاکردنی بەشی حەوتەم کە بڕیار دەدات جەنگ لەگەڵ ئێران بەرپا بکات و بە دڵنیاییەوە ڤیتۆی رووسیا و چین نایەنە ئەم بابەتەوە. ئەمە ژواتە واشنتۆن و تەل ئەبیب بە تەنها بەرەو جەنگی ئێران دەڕۆن و ئەگەری ئەوەش هەیە هاوپەیمانانی ئەوروپا بێنە ناو ئەم جەنگەوە، ئەمەش قۆناغی دووەمە کە خۆ ئامادەکردن بۆ جەنگ لە خۆ دەگرێت و لەوانەیە بە ملکەجبوونی تاران کۆتایی پێبێت و ئەگەر بە پێچەوانەوە بوو ئەوە قۆناغی سێم دێت کە ئەویش جەنگە و دوو شێوازی پێشبینی کراوی جەنگ لە خۆ دەگرێت کە واشنتۆن پێشتر ئەنجامی داون. شێوازی یەکەم هاوشێوەی ئەوەی لە جەنگەکانی بەڵکان ڕوویدا کە ئەمریکا و ناتۆ لەو کاتەدا تەنها هێرشی ئاسمانی و موشکی چڕیان دەکرد بۆ پاڵپشتیکردنی بەرگری لەسەر زەوی بێ ئەوەی سەربازەکانی بنێرێت. ئەمەش ئەگەرێکی کراوەیە و لەوانەیە ئەمریکا و هاوپەیمانەکەی ئیسرائیل بنکە ناوەکیەکانی ئێران و بنکە سەرەکیەکانی بژانەوەی ئێران بە ئامانج بگرن و بەچڕی بۆمبارانی بکەن تا وێران دەبن و هەڵبژاردەی پێشبینی کراوی دووەم زیاتر پەیوەسە بە کاردانەوەی تارانەوە یاخود جەنگێکی گشتگیر کە لە کۆتاییدا بە داڕمانی ئێران یان زیاتر لە ئێرانیش تەواو دەبێت و هەڵبژاردەی ئێران لە کاردانەوەکانیدا دەبێتە بڕیاردەر لە جەنگی ناوچەکە یان بەرگریکردنی سەربازی.
ئەمەش پەلکێشمان دەکا بۆ کاردانەوەکانی ئێران. ئەگەر لە دۆخێکدا ئیسرائیل بە هاوکاری ویلایەتە یەکگرتووەکان بڕیاریدا گورزێک لە تاران بدات، ئەوە هەڵبژاردنەکانی ئێران بۆ کاردانەوەی هێرشەکە هەمەت زۆرە. لە ئەگەری ڕوبەڕووبوونەوەیەکی گشتگیردا لەوانەیە ئێران پەنا بباتە بەر هێرشکردنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە، یان هێرش بکاتە سەر هاوپەیمانەکانی واشنگتن و سەر لە بەری ناوچەکە شلۆق بکە، وەک چۆن میلیشیا و هاوپەیمانەکانی لە وڵاتانی ناوچەکە بەکاردەهێنێ. بۆ نمونە میلیشیای حیزبوڵڵا یان لەوانەیە حەماس تا مەیدانی جەنگەکە بگوازێتەوە بۆ ئیسرائیل، هەروەها تا بتوانێت پشت بە فراوانکردنی سنگەری جەنگەکە دەبەستێت. ئەوێش لە ڕێگەی ئەو وڵاتە عەرەبیانەی کە ئێران تێیدا بوونی هەیە، چونکە دەیانکا بە مەیدانی جەنگی کراوە لە نێوان تاران و ڕۆژئاوادا. ئەمە ژوادەکە بردنەوەی هەر لایەنێکی ئەم جەنگە نەزاندراو بێت، چونکە سەرڕای ئەوەی سەرکەوتنە سەربازەکانی ڕۆژئاوا زۆر لە ئێران گەورەترە، بەڵام هێشتا تاران چەندین کارتی لە دەستدایە کە دەتوانێت هاوکێشەکان هەڵبگەڕێنێتەوە. جا لە نێوان گرژیەکانی ئێران و گرژیەکانی دوژمنەکانی وڵاتە عەرەبیەکان لە نێوان بەرداشی ئێران و ئیسرائیل و هاوپەیمانەکانی دەمێننەوە، جا دەبێت چی ئەنجام بدەن. و لێرانەدا پێویستە دەرگای هەموو ئەگەرەکانی تر بەکراوەی بهێڵینەوە و باسێکش لە ڕۆڵی ئەو گروپ و ڕێکخراوانە بکەین کە لە مێژەوە دژی ئێران دەوەستنەوە. وەکو ئاشکرایە ئێران دەوڵەتی نەتەوەی فارسەکانە، بەڵام لە نێو جوگرافیای ئێراندا چەندین نەتەوەی جیاواز لە فارسەکانی تێدا دەژێت، وەکو کوردەکان و ئازەریەکان و عەرەب و بەڵوچەکان، لەگەڵ چەند کەمینەیەکی تر. هەموو ئەم نەتەوانە خاوەنی کۆمەڵێک گروپ و ڕێکخراون کە هەوڵ بۆ ئەوە دەدەن خاکەکەیان لە دەستی ئێران دەرباز بکەن، یاخود بەلایانی کەمەوە هەوڵ بۆ ئەوە دەدەن کە هەرێمێکی فیدراڵی بۆ نەتەوەکی خۆیان لە چوارچێوەی ئێراندا دروست بکەن، کە ماف و زمان و کللتوری خۆیان لەو چوارچێوەیەدا پارێزراو بێت. لە مێژەوە ناوچەی کوردستان لە ئێراندا یاخود ڕۆژهەڵاتی کوردستان هەوڵ بۆ جیاکردنەوەی دەدرێت و نەتەوەی کورد خاوەنی کۆمەڵێک حیزب و ڕێکخراوە کە لە پێناوی ئەو ئامانجەدا کار دەکەن، ویە لە هەر ئەگەرێکی ڕوخانی حکوومەتی تاران یاخود تێکچوونی بارودۆخی ئەمنی ئێران بۆی هەیە هێزە کوردیەکان ناوچە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بخەنە ژێر کۆنتڕۆڵی خۆیانەوە، وەکو چۆن لە کاتی شۆڕشی ئیسلامی ئێراندا و لە ساڵی 1979 چەندین سالاکی چەکدارانەیان دژی کۆماری ئیسلامی ئێران ئەنجامدا و بەشێک لە خاکی ڕۆژهەڵاتی کوردستانیان لە ژێر کۆنتڕۆڵدا بوو. بۆیە لە هەر ئەگەرێکی تێکچوون بەسەر بارودۆخی ئێراندا دوور نییە هێزە کوردیەکانی کوردستان هەوڵ بدەن بۆ بەدەستێنانەوەی خاکی ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە، ئایا ئەم هێزە کوردیانە خۆیان بۆ پێشاتێکی لەم شێوەیە ئامادە کردووە یاخودنا، و دەتوانین هەمان شت پێشبینی بکەین بۆ نەتەوەکانی تر وەکو ئازەری و بەڵوچەکان و نەتەوەکانی تر، و هەر یەکە و هەوڵ بۆ بەدەستێنانەوەی خاکەکەی خۆی بدات. و تۆی بەڕێزیش دەتوانی لە کۆمنت ڕای خۆت دەربارەی ئەم بابەتە بخەیتە ڕوو، و بەم زۆرەش گەیشتنە کۆتایی بابەتی ئەمڕۆمان. ئەگەر بابەتەکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان کەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتانەچێت هەڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە، ئەوە دەتوانن هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسن و ئینشەئەڵڵا بە زووترین کات وڵام دەدرێنەوە. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.